بۆیە هەموو شتێ بەڕێزەکان کە خوای گەورە دڵنیاتانەکەم کە خوای گەورە لە ئینسانی قەدەغە کرد ئیلا خێرێکی بۆ ئینسانەکە تایە. هەمومان حەزمان لەوەیە کە پارە زۆر بێتە دەستمان. ئەزان بۆچی بەردەوام پارە ئەفرێ و پارە دیار نامێنێ؟ لەبەری کە پێشتر هاوارەکەین کاکە ئەم مامەڵەیە مامەڵەیەکی حرامە. ئەی فڵان کەس بۆی بۆ بە پیاو، ئەی فڵان کەس پێی بۆ بە پیاو، ئەی فڵان کەس بۆی بۆ بە خێر و بەرەکەت بۆی. بۆ ئەو خراپە بۆ من باش نییە، بۆ من باشە بۆ ئەو خراپە، بۆ بە عەکسەوە نەخێر. باوەژن تۆ غەڵەتێک گەیشت. سەرنجامی ئەم کارە باش نابێ. لەبەرەوە مەیکە. بەرە هەر شتێک خوای گەورە لە ئینسانی حرام کرد دەبەر مەسلحەتێکی خۆیەتی. ئەژنا خوای گەورە نە بە خێری ئێمە هیچی زیاد دەکات نە بە شەڕی ئێمە هیچی کەمەکات. بۆیە مەسلحەت و مەفسەدەکان خوای گەورە هەمووی لێ ڕوونە، هەمووی لێ دیارە. ئەگەر کەسێک تەنها دنیای بینی بێت تۆزێک لەم سنووری کوردستانە چوو بێتە دەرەوە کێتەوە دانیشە لە مەجلیسە قساکە خەڵکی گوێی بۆ وەگرێ بە شەوقی شۆکاکە چۆتە دەرەوە و چەند ساڵ لە ئەوروپا بوو کرد چەند ساڵ خوێندێتی و شادی هێناوەتەوە ئاوا دانیشە لە مەجلیسەکە هەمووی سەکابێ بەهی ئەو خەڵک پرسیاری لێکرد. ئەمە تۆزێک لە زەوی بەرز بووەتەوە. ئەوەی کە بە قەمەرسناعیە سەیری زەویکە، ئەوەی کە لەسەر مەلەکوتەوە سەیری ئاسمانەکان و سەیری کەون و سەیری ئەو زەویە بچکۆلە بکە. ئەزان چی لەوە دیارە؟ ئەزان چی ئەزانێ؟ ئەوەی 4 ڕۆژ لە من و تۆ زیاتر ژیا بێ. ئەڵێ کاکە ئەوەی ڕۆژە لە تۆ زیاتر ئەزانێ، ساڵە لە تۆ عەقڵترە. هەڵێ برا گەورەتە بەگوێی کە کاکەوە تەجروبەی زیاترە ڕاستکی. ئەوەی کە پێش ئەوەی کە ئەرز و ئاسمان دروست بکرێ ئەو هەبووە، بەڵکو لە ئەزەلەوە هەیە، بەڵکو ئەوەلە و ئاخریشە. ها زەن جیاوازەکە چەند زۆرە. ئێمە بە عەقڵی بچووکی خۆمانەمانەوێت عەقلێکە خوای گەورە پێدابین ئەوانەیە هەمومان کۆبینەوە ئەم عەقڵە بچکۆلانە ئەوە گرمەڵە بکەین بیکەین بە تۆپەڵێک شتێ دروستکەین کە لە بەرنامە و لە پێڕەوی خوای گەورە جوانتر بێ. بەڵام هەیهات